ڕۆژی پێنجشەممە لە یەکەم یاریجامی جیهانیدا هەڵبژاردەی مەکسیک لە شاری مەکسیکۆ ڕوبەڕووی هەڵبژاردەی ئەفریقای باشوور بووە. هەندەرانی وڵاتانی لاتین لە کەنار دەریاکانی مەیامی لە ئەمریکاوە سەیری یاریەکانیان دەکرد و خۆشی خۆیان بۆ سەرکەوتنی مەکسیک دەردەبڕی. چەندە خۆشە ئەوە سێم جارە مەکسیک میوانداری جامی جیهانی دەکا. پێلێ و مارادۆناش لە ئاستێکا بوون. ناتوانیت داوای شتێکی زیاتر لە یاریگای ئاستێکا بکەیت. دەتوانیت داوای چیتر بکەیت. سیرکردنی یاری لە کەنار دەریا و لەم شوێنە خۆشە. دڵم بۆ خەڵکی مەکسیکە. خۆزگە لەوێ بوومایە. یاری یەکەم زۆر گەرم و گوڕ بوو. هەردوو لە هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا و چەند جارێک توندوتیژیشی لێکەوتەوە. هەر لە خولەکەکانی سەرەتادا مەکسیک دەستی خۆی وەشاند و گۆڵی یەکەمی تۆمار کرد. هاتم بۆ ئەمریکا باشە، بەڵام ڕاستیەکەوەیە کە من هەمیشە شانازی بە وڵاتەکەمەوە دەکەم بەڕە گۆڕشی خۆمەوە. مەبەستم ئەوەیە لە کۆتاییدا هەمومان مرۆڤین، بۆیە هەمومان دەین بۆ پەیوەندیکردن بەبێ گوێدانە ئایدۆلۆژیای گەلان. جامی جیهانی واتە شکاندنی بربەستەکان، شکاندنی سنوورەکان. ئێمە لێرەین بەبێ گوێدانە ڕەنگی پێست و لایەنگریمان. هەمومان ئاهەنگ دەگێڕین، ئەمە یەکبوونی ئێمەیە. یاریگاکەی شاری مەکسیکۆ سیتی بوو بە یەکەم یاریگای جیهان کە میوانداری سێ جامی جیهانی بکات. هەروەها سێ کارتی سوور بە ڕووی یاریزاناندا بەرزکرایەوە. لێرەین هەتا کارلۆس ڤێڤێس ببینین، ئەو خەڵکی کۆلۆمبیایە. ئاهەنگەکانی سەرکەوتنی مەکسیکۆ لەگەڵ سترانەکانی کارلۆس ڤێڤێس بەردەوام بوون. لە یاری دواتردا و لە هەمان گروپدا هەڵبژاردەی کۆریای باکوور 2-1 سەرکەوتنی بەسەر هەڵبژاردەی چیکدا بەدەستهێنا و بەم جۆرە گەڕی یەکەمی یاریەکانی گروپی ئەی کۆتایی هات و مەکسیک یەکەمی گروپەکەی گرتووە.